کە زۆرترین بەرگدور و قماش فرۆشی تایە لەم بازاڕەیە هەڵبەت کە مانگی ئازار و جەژنی نەورۆ نزیکە بیتەوە خواست لەسەر جلوبەرگی کوردی زۆر زیاد دەکات بە تایبەتی لای ئێوەی کچان و ژنان بە شێوازێک تەڵەبیاتی لەسەرەکەن ئەمەوێ قماشەکەی وا بێ و کەواکەی وا دوورم و ئەم گوڵانەی تیا بێوانە بەڵام من ئێستا هەڵدەم وەزعی پیاوان بکۆڵمەوە بزانم تا چەند پیاوان و کوڕان دێن بۆ کڕینی قماش و کڕینی جلوبەرگ و جۆرەکانی دیزاینکردنی ئەو جلە کوردیەی کە ئەیدورن و ئەو جۆرە قماشەی کە هەڵیە بژێرنەوە گەبینن نوع قماش هەیە لە هەموو دوکانەکانە لێرەشم بەرگ درووە سەرقاوە دوورینی جلی کوردیەوە تڵاو لێ بە خوارس قبات ئەمەوێ قسەم بۆ بکەی لەسەر شێوازەکانی دوورینی جلوبەرگ و ئایا ئەم ساڵ لە ساڵان ترە خواستی زۆرتر لەسەرە؟ سلااو لە جەنابتان سلااو لە هەموو بینەرانی ناوتی وڵی ئەم ساڵ لە چاو ساڵەکان لە پار نا بەڵام پێشتر تەڵەبێکی زۆری لەسەر بوو بەڵام ئێستا باشە تەقین بەس نەبوو پێشوتر ئەو شێوازانەی کە خواستی زۆر لەسەر بی دوورید ئەو دیزاینانی کە تۆی دووری چی دیزاینێکە بۆ نمونە زیاتر گەنجان با بڵین بۆ قماشی کوردی چی دیزاینێکیان بەدڵ چی شێوازێکیان بەدوورە بە دوورین چکە چەندین شێوازمانێ پێم وابێ بەڵێ وڵا شێوازەکان زۆرن بەڵام ئەوەی کە ئەمڕۆ زیاتر ئەم ساڵ تەڵەبی لەسەر بێت زیاتر کەتافیە و لەگەڵ بانەی کە مەدیقەی هەولێرەوانە زیاتر لە بەریەکەن ئەو دوانە زۆر تەڵێب لەسەر سەرگەنجی ئەمڕۆ کە لە بەریەکات باشە زۆر کەس بەم شێوازەی کە ئێستا قاتی من لە بەرمایە بەم شێوازەی دووری و هەندێک کەس بە شێوازێکی دووری کراسی ناوێ ئەوە چی پێ ئەڵێن و ئایا ئەو شێوازەی کە پێڵێن شوشەیی ئەو شێوازیان چییە؟ بەڵێ ئەوەی کە کراسی لەبەر نەکە لە جلی کوردیە تەنها کەتافیە با بڵێن کراسیشی پێڵن و کەتافیشی پێڵن ئەم مۆدێلە کراسی دەگڵا لەبەر ناکرێت بەڵام بابەتەکانی تر هەمووی کراسی دەڵا لەبەرەکرێت زۆر سپاس دەکەم ئەمێ بچمە لای پیاوە بە ئەزمونەیشم پیاوە کە ساڵانێکی زۆرە قماشە فرۆژێ بزانم قماش لەکوێ دێت جۆری قماشەکان ناویان چیە سڵاو لێ بێت و بەشێکی ڕاستەخۆ لەگەڵتمەوە بزانم قماشانەی کە هاتووە لەم بازاڕانە ساخرێت و زیاتر قماشی کوێن و ئایا چی جۆرە قماشێک زیاتر بەکار دێت بۆ جلوبەرگی کوردی خێر بێن بەسەر چاو وەڵی قماشەکان ئێستا زۆربەی لە ئێران و سین و هێندەوەیەت بەزە بە کەوالەتی باش هەیە و بە خراپیش هەیە تر ئەنواعی قماشمان هەیە ینی لە ئەلوانەکان لە هەمووی ئەلوانەکانمان هەیە ئەمێ بزانم لە ماوەی ڕابردووە بەهۆی بەرزبوونی نرخی دۆلارەوە و لەگەڵ ئەوەیش کە بێموچەییە مشتری باشتان هەیە قماش گران بووە؟ بەڵێ گران بووە چونکە لە ساڵ 25 هین بووە دۆلارەکە زیای کردووە لە ساڵ 5 جملەکەی بڵێن لە خارجەوە هینەکانیان گران بووە ئەمە بوو بە سڵاسی بۆ خەڵک زۆرە دوایەوەش خەڵکەکە کابرا وەرە کارەبا زیایی کردووە وەرە هەموو کرێ زیایی کردووە بە نسبەتی هەمووی ئەچێتەوە سەر قماشەکە کابرا ئێمە ئەیخەینە سەری هەموو دانێ دوکاندارە نەگەر ئێمە لە غازەوە لە نەوتەوە لە هەموو شتێکەوە کە گران بووە بازار خۆڵانەمان دەیەسێنن زەریبەمان دەیەسێنن هەموو شتێکمان دەیەسێنن هەموو ئەچێتەوە سەر قماشەکە ئێتر خەڵکەکە ێستا کەمتر بازاری هەیە چونکە گران بووە دەستەکان نەخۆش بێ زۆر سپاس دەکەم ئەوەی کە گوێبیستی بوون وتەیەم پیاوە بە ئەزمونە بوو کە خەڵکی قماش فرۆشتن و دوورێ بووە کە شێوازەکانی جلوبەرگی دوورینی بۆ ڕوونکردینەوە ئەگەڕێمەوە لای ئێوە باڵێ ئینشاڵڵا سپاس